هاي الموصل 10/6/2014. کۆنتڕۆڵکردنی کتوپەڕی مووسڵ لە بەرەبەیانی دەی حوزەیرانی ساڵی 2014دا زیاتر هاوشێوەی کودەتا سەربازیەکانی سەدەی بیستەم بوو. کاتێک هاوڵاتیانی عێراق بەرەبەیانی دەی حوزەیران لە خەو هەستان بەسەر سوورمانەوە لە ڕێی میدیاکانەوە گوێبیستی هەواڵی کەوتنی مووسڵ دووەم گەورە شاری عێراق بوون. کورتەی چیرۆکی کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعشەوە بەم شێوەیە بوو. ڕۆژی 8 حوزەیرانی 2014 نزیکەی 400 چەکداری داعش بەسەر تانکەوە لە سووریاوە ئاودیوی عێراق بوون. ڕۆژێک دواتر لە سەنتەری مووسڵدا تەقینەوەیەک ڕوویدا. هاوکات لەگەڵ تەقینەوەکە شانەنووسەکانی داعش لەناو مووسڵ لە چەند شوێنێکەوە هێرشیان کردە سەر هێزە ئەمنیەکان. بە پێگەڕانەوەی هەندێک لە سەربازە هەڵاتوەکان تەقینەوەکە و هێرشی لە ناکاوی شانەنووسەکان ورەی سوپا و هێزە ئەمنیەکانی ڕوخاندبوو. دوای ئەو ڕووداوە چەکدارانی داعش بە هاوکاری ژمارەیەک لە هێزە چەکدارەکانی بەشێک لە هۆزەکانی دەوروبەری مووسڵ هێرشیان کردە سەر شارەکە. هەزاران سەربازی سوپا و هێزە ئەمنیەکان کە ورەیان ڕووخابوو دوای کەمترین خۆڕاگری لە بەرەبەیانی ڕۆژی دەی حوزەیراندا بەرەو هەرێمی کوردستان پاشەکشیان کرد. داعش هەر بە کۆنتڕۆڵکردنی مووسڵەوە نەوەستا و لە ماوەیەکی کووردا توانی بەشێکی زۆر لە ناوچەکانی سەر بە پارێزگاکانی نینەوە و دیالە و سەلاحەدین کۆنتڕۆڵ بکات و هەر ڕۆژێک دوای کۆنتڕۆڵکردنی مووسڵ شاری تکریتی ناوەندی پارێزگای سەلاحەدینیشی کۆنتڕۆڵ کرد. بەر لە کەوتنی مووسڵ داعش ناوێکی ئەوەندە گەورە نەبوو، بەڵام لە ڕۆژی کەوتنی مووسڵەوە ئەو گروپە لەسەر ئاسی نێودەوڵەتی وەک مەترسیداترین ڕێکخراوی توندڕە و ناسێنرا. دوای کەوتنی مووسڵ لایەنە عێراقیەکان کەوتنە تۆمەتبارکردنی یەکتری. نوری مالکی سەرۆگۆزیرانی ئەو کاتەی عێراق ئاسیل نوجێفی پارێزگاری نینەوەی بە هاوکاریکردنی داعش تۆمەتبار کرد. مالکی تەنانەت لە چەند لێدوانێکیشیدا هەماژەی بەوەدا پلانی کەوتنی مووسڵ لە تورکیا و هەولێرەوە داڕژراوە و مەبەستیش لەی دابەشکردنی عێراق بووە. ڕەخنەگرانی مالکیش چ لە ناو سونەکان و چ لە هەرێمی کوردستان سیاسەتە تایەفیەکانی مالیکیان بە هۆکاری سەرەکی کەوتنی مووسڵ دادەنا. بۆ پێی دانیشتوانی مووسڵ بە ئەندازەیەک دژی سیاسەتە جیاکاریەکانی مالیکی بوون کە ئامادە نەبوون بەرامبەر بە گروپێکی وەک داعش پشگیری لە سوپا و هێزە ئەمنیەکان بکەن. بە پێڕاپۆرتی لیژنەی تایبەتمەندی پەرلەمانی عێراق بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری کەوتنی مووسڵ 36 کەس لە بەرپرسانی عێراق تۆمەتبار کراون بەوەی کە کەمتەرخەم بوون بەرامبەر دۆخی ئەمنی مووسڵ. لە سەروی هەمووشیانەوە نوری مالکی سەرۆگۆزیران و ئاسیل نوجێفی پارێزگاری نینەوە و سعدون دلێمی وەزیری بەرگری بە وەکالەت و بابەکر زێباری سوپا سالاری عێراق. بە پێی راپۆرتەکە مالکی هیچ بەرچاوڕوونیەکی نەبووە لەبارەی دۆخی ئەمنی مووسڵ و پشتی بە راپۆرتە پڕچەواشەکاریەکانی فەرماندەکانی سوپا بەس بوو کە بە پێی راپۆرتانە هیچ مەترسیەکی ئەوتۆل لەسەر مووسڵ نەبووە. هەر بە پێی راپۆرتەکە بوونی فەرماندەی ناشارەزا، بوونی گەندەڵیەکی زۆر لە ناوسوپا و دامەزراوە ئەمنیەکان و هەروەها بوونی ژمارێکی زۆری سەربازی بندیوار هۆکارێکی دیکەی کەوتنی مووسڵ بوون. بۆ نمونە هەرچەندە باز لەوە دەکرێت ژمارەی هێزەکانی سوپا عێراق لە مووسڵ نزیکەی 30,000 کەس بوون، بەڵام لە ڕاستیدا بە پۆلیس و سوپاوە نزیکەی 10,000 هێزی چەکدار لە مووسڵدا هەبوون. جگە لەوەش لە راپۆرتەکەدا ئاسیل نوجێفی پارێزگاری ئەو کاتی مووسڵیش بەوە تۆمەتبار کراوە کە ئامادە نەبووە مامەڵە لەگەڵ سەروی خۆی و بە تایبەتیش لەگەڵ نوری مالکیدا بکات، لە دۆخەکە ئاگاداری بکاتەوە. هەروەها ناوبراو دانیشتوانی مووسڵی هانداوە لە دژی سوپا و هێزە ئەمنیەکان و ئەوەش ورەی سوپا و هێزە ئەمنیەکانی ڕوخاندووە. هەرچەندە 2 ساڵ و 4 مانگ بەسەر کۆنتڕۆڵکردنی مووسڵدا تێپەڕ بووە و لە ئێستاشدا ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە دەستی پێکردووە، بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێت زۆر لایەنی ڕووداوەکەی دەی حوزەیرانی ساڵی 2014 بۆ ڕای گشتی ئاشکرا نەبووە.